تا دێت قەیرانەکان لە هەرێمی کوردستان قوڵتر دەبن، بە تایبەتیش قەیرانی سیاسی و نەبوونی یەکگوتاری و کۆدەنگی نێوان لایەنە سیاسیەکان بۆ چارەسەرکردنی ئەو پرسە سیاسیانەی کە بە هەڵپێچێدراوی ماونەتەوە چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان و چ لەسەر ئاستی عێراق. بۆیە ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی کۆدەنگی نێوان لایەنە سیاسیەکان بۆ ئەم دۆخەی هەرێمی کوردستان بە گرنگ دەزانن. من نازانم هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەگەر لە ئێستاە بە شوێن یەکڕزیەوە نەبن، ئەگەر لە ئێستاە بە شوێنی کۆدەنگیەوە نەبن، ئەگەر لە ئێستاە لە گرنگجیەوە تێنەگەن کە بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە جۆرێک لێ ریزی و کۆدەنگی پێویستە کە یەگەینەوە باوەڕە. بۆیە ڕاستەکە ئێستا کاتیەوەیە کە ئەو حاجزە نەفسی کە لە نێوان هێزە سیاسەکاندایە بشکێنرێ، کاتی ئەوەیە کە ئەم کۆمەلگایە تەنانەت لە ناو خۆشیە لەگەڵ خۆیان جۆرێک لە ئاشتەوایی بکە. ناکرێت ئێمە قبول بکرێت چی خەڵک قبول بکەوە لایەنە سیاسەکانیش قبول بکەن لەوەی زیاتر ئێمە لەوە بەرەوداوە بچین. بۆیە زۆر گرنگەکەوە بەخۆیاندا بچنەوە و ئەزمموی ڕابردوو بەڕاستی دووبارە نەکرێتەوە، دەرسی لەوە بگیرێ، بتوانین ئێمە بەهێزی بە یەک هەڵوێستی ڕوبەڕووی قەیرانەکان بینەوە و هەر جۆرە دانوستانێک هەر جۆرە گفتوگویەکەوە ئێمە ئەیکەین چی لەگەڵ بەغداد چی لەناو خۆمانە لەسەر ئەوە بێکەوە نیشتیمانەکەمان بەرژەوەندێ باڵاکانی خەڵکەکەمان بخێنە پێش هەمووانی ترەوە. لە ڕابردوودا ئێستاشی لەگەڵدا بێت کورد بەهۆی نەبوونی یەکگوتاری و یەکگەڵوێستی لە بەرامبەر بڕیاردان لەسەر پرسە چارەنووس سازەکان نەیتوانیوە وەک پێویست بگات بە ئامانجەکانی خۆی. بۆیە هەر ئەمەش بە هۆکار دەزانرێت بۆ گەیشتنی کورد بەم ڕۆژە. بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە هەر کات و ساتێکە ئێمە پێویستیمان بە کۆدەنگیەکی نیشتیمانی هەیە لە ناوخۆی خۆمان و ئەتوانین پشت بۆ کۆدەنگیە ببەسین بۆ چارەسەرکردنی ئیشکالیەت و گرفتی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەم هەرێمە کە ئێمە تیاژین. بێگومان لە ئێستاشە کە بارودۆخی هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی خراپ ڕۆیشت لەو فترەی ڕابردووە، ئێمە دیسان پێویستیمان بەم کۆدەنگیە نیشتیمانی هەیە لە نێوان حیزبە سیاسیەکان و تەواوی پێکهاتەکان بۆ ئەوەی بتوانین بە دەنگێکی بەهێز بە توانایەکی باش ڕوبەڕووی نەیارانمان ببینەوە و لە چارەسەرکردنی گرفتەکانیش لەگەڵ بەغداد جارێکتر ئێمە پێویستیمان بەو کۆدەنگی و یەکگوتاریە هەیە کە ئەتوانێت ببێتە هۆکارێکی باش یان عاملێکی باش بۆ چارەسەرکردنی گرفتەکانمان. لەپاڵ قەیرانەدارایەکان لە هەرێمی کوردستان کە تەنگی بە هاوڵاتیان هەڵچنیوە، قەیرانی سیاسی و نەبوونی یەکریزی نێوان لایەنە سیاسیەکان وای کردووە کە قەیرانەکان زیاتر بن. بۆیە ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی داواکارن لایەنە سیاسیەکان بەرژەوەندی تایبەتی خۆیان وەلاوە بنێن و کار بۆ بەرژەوەندی گشتی بکەن، چونکە لە ئێستادا بۆ باشترکردنی ڕەوشەکە چاوەکان لەسەر کۆبوونەوە و ڕێککەوتنی نێوان لایەنە سیاسیەکانە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، گەرمیان.